ئەوانەی کەوا بەرنامەی خوا پشتگوێخە، ئەوانەی کەوا یاسای و ڕێسایەک دێنێت دش بە بەرنامەی خوا و یاسای خوا، ئەمە خۆی بۆ خۆی گەورەترین بڵاوکەرەوەی فاحیشەیە. خوا فەرمێت إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة والله يعلم وأنتم لا تعلمون. ئەوانەی کەوا پێیان خۆشە لەناو خەڵکیا فاحیشە بڵاو بێتەوە، فاحیشە زینا ناگرێتەوە، گەندەڵی دزی لە ماڵی میلەت، بەرنامەوەدارنی میلەت، خراپکردنی دینی میلەت، قسەوتن بە دینی خوا، هەڵوەشاندنەوەی بەرنامەی خوا، منافق دروستکردن، زوڵمکردن، ستەمکردن، ئەمانەوەی فاحیشەیە. ئێمە کەڵێن فاحیشە خەڵک هەر زینا فاحیشەیە، کە تۆ کابرا زوڵمت لەگەر فاحیشەیە، ماڵت خوار بە ناحەق فاحیشەیە، دینت تێکدا فاحیشەیە، دزیت لێکرد فاحیشەیە. خوا فەرمی ئەوانەی پێیان خۆشە فاحیشە بڵاو بێتەوە لەناو خەڵکیە، خوا عەزابێکی توند و تیژی بۆ ئامادەکردوون لە دونیا و لە قیامەتە. وەخوای گەورە خۆی چاک ئەزانی و ئاگادارە بەوەی کەوا ئەیکەین، بەوەی کەوا ئەیڵێین، بەوەی کەوا لە فکرمانە، ئەوەی بەرنامەمان بۆ داڕشتووە. خوا ئەم مەکر و کەید و حیلە فێڵە کە لەلایەن نەیار و ناعەزانەوە بەرامبەر بە دینی میلەت و ماڵی میلەت و سەرد و سامانی میلەت ئەکرێ، خوا ئاگادارە. خوای تەبارەک و تەعالا کات و ساتی بۆ داناون، خوا پەلەی نییە، خوا بە یاسا و ڕێسای خۆی کارەکات. جا بەدرکردنی حوکمی خوا و بەرنامەی خوا و جێبەجێ نەکردنی فەرمانەکانی خوا خۆی بۆ خۆی گەورەترین فاحیشەیە.